شەماڵ سائیب پەسەندکراوی هەموو کوردێکی هونەردۆست. شەماڵ سائیب وەک میوزیکژەن و گۆرانی بێژ، مامۆستا و ئەکادیمی، بێژەر و نووسەر لە ساتە وەختێکی زۆر دژواردا دەرکەوت. ئەو کات کۆمەڵگەی کوردی و هونەر بەگشتی و میوزیکی کوردی بەتایبەتی بە هۆکاری باری کۆمەڵایەتی و ڕامیاری و ژێردەستەییدا لە ئاستێکی نەخوازراودا بوو. بەڵام ئەو هاتوو وەکو ئەستێرەیەکی دیار لە ماوەیەکی کەمدا وەک یەکەمین هونەرمەندی کورد توانی کلیپ بۆ گۆرانیەکانی بکات، ئافرەت بەدەنگ و ڕەنگ ڕۆڵ بگێڕێت لە کارەکانیدا، کە ئەمە بۆ ئەو ڕۆژگاری کۆمەڵگەی کوردی و میوزیکی کوردی شتێکی نوێ بوو. شەماڵ سائیب یەکێ بوو لەو ئەستێرە درەوشاوانەی هونەری کوردی کە وەک محەممەد عەلی مەدهۆشی شاعیر دەڵێت لە ماوەیەکی کەمدا ناوبانگێکی گەورەی دەرکردو. گۆرانیەکانی لەناو بەشی زۆری کوردستاندا دەنگیدایەوە و پەسەندکراوی هەموو کوردێکی هونەردۆست بوو. شەماڵ جەلال سائیب لە ساڵی 1930دا لە شاری سلێمانی لەدایک بووە. دوای تەواوکردنی قۆناغی خوێندنی سەرەتایی چووەتە کۆلێژی مەلیک فەیسەڵ لە بەغدا کە قوتابخانەیەکی دواناوەندی بوو بە زمانی ئینگلیزی وانەی تێدا دەخوێنرا و تەنیا قوتابی یەکەمەکانی عێراقی وەردەگرت. لە 1951دا کۆلێژی ئاداب بەشی مێژوو لە زانکۆی بەغدا وەرگیراوە و لە ساڵی 1956دا خوێندنی زانکۆی تەواو کردووە و بڕوانامەی بەکالۆرێسی لە مێژوو وەرگرتووە و کراوە بە مامۆستا لە دواناوەندی ئەعزەمیەی کوڕان و لە ساڵی 1959دا بووەتە مامۆستای بابەتی ڕۆشنبیری مۆسیقا لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا. لە ساڵی 1963دا چووەتە ئەمریکا بۆ تەواوکردنی خوێندنی باڵا و بڕوانامەی ماستەری لە ئەدەبدا وەرگرتووە کە گەڕاوەتەوە کوردستان. لە ساڵی 1970دا لە زانکۆی سلێمانی کراوە بە مامۆستای یاریدەدەر. شەماڵ سائیب لە ساڵی 1956ەوە ژمارەیەک گۆرانی سەرکەوتووی وەک شوانە هۆشوانە، بەردە بەردە، هاتی بۆ هاتی، هاتم هاتم، هەرە لەیلێ و جوان ئێمە جوانین و زوڵەیخای گوتووە و سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە. لە 1986دا شەماڵ جەلال سائیب بە نەخۆشی لە شاری هەولێر کۆچی دوایی کرد و لە شاری سلێمانی نێژرا.